بەڕێز قایم قامی قەزای کەلیار بەڕێزان نوێنەرانی دام و دەستگا فەرمیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێزان مامۆستایانی ئاینی و نوێنەرانی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بەڕێزان پیاو ماقۆڵ و ڕیسپی و سەرۆک عەشیرەتەکانی دەڤەری گەرمیان بەڕێزان نوێنەرانی ڕێکخراوەکانی ئافرەتان و ژنان ئامادەبوانی بەڕێز بەناوی لقی گەرمیانی ئینستیتیوتی ژیار بۆ پەروەردە و گەشەپێدانی مرۆیی و بەناوی بەڕێوەبەرایەتی تند و تیژی دژی ئافرەتان و خێزان لە گەرمیان پڕ بەدڵ بە خێرهاتنی بەڕێستانەکەین. یاخوا بەخێر بێن سەر و سەرچاومان هاتن. بەڕێزان پانێڵەکەمان لەژێر ناونیشانی بەرزبوونەوەی ڕێژەی تەلاق و ئاماژە مەترسیدارەکانی و هۆکار و چارەسەرە. هیوادارم بتوانن میوانە بەڕێزەکانمان بتوانن بەو بابەتەی کە ئامادەیان کردووە مەترسی ئەم بابەتە بۆ ئێوەی بەڕێز ڕوونکەنەوە و هۆشیاری بدەنە هاوڵاتیانی دەڤەرەکەمان. سەرەتای بابەتەکە و سیمیناری یەکەم لەلایەن بەڕێز کاک حاکم بورهانەوە پێشکەشەکرێ بە ناونیشانی هۆکارەکانی تەلاق و ڕێکارە یاساییەکانی بۆ بەرەنگاربوونەوەی. جەنابیان با بفەرمون. بەناوی خۆی گەورەی میهرەبان سەرەتا سوپاسی هەموولایەکەکەین و بە خێراتی میوانە بەڕێزەکانەکەین سەلامی خۆی گەورەتان لەسەر بێت. دیارە ئەم بابەتەی هەموو کە لە ڕووی یاساییەوە باسیەکەین ئەڵبەتە هەموو کەس ئەوەی کە شارەزایی هەبێت ئاگادارە کە مەسائیلی قانون و هەروەها شەریعەت پەیوەستن بەیەکەوە، چونکە یاسای باریکەسی عێراقی 1970 ساڵی 59 هەڵگۆزراوی شەریعەتی ئیسلامیە و تەنانەت ئەگەر دەقێک معالەجە نەکرابێ پێویستە لەسەر دادوەر بگەڕێتەوە بۆ شەریعەتی ئیسلامی و فقی ئیسلامی و لەوێ چارەسەرەکە بدۆزێتەوە. ئەڵبەتە من پێشەوەی باس لە هۆکارەکانی تەلاق و هەروە چارەسەرکەم پێشەکیەک بە زەرور ئەزانم باسی بکەین کە ئەویش ئەلبەتە تەلاق حاڵەتێکە ڕوو ئەدات لەسەر پرۆسەیەکی هاوسەرگیری دروست، یعنی بۆیە پێشەوەی باسی تەلاق بکەین پێویستە باس لە زەواج بکەین، باس لە پرۆسەی هاوسەرگیری بکەین کە پرۆسەی هاوسەرگیری بەڕاستی پرۆسەیەکە زۆر گرنگە بۆ چونکە یەکێک لە مەبەستەکانی شەریعە مەقاصدی شەریعە ئەڵبەتە پێنج مەبەستن، هەر یەکێک لەوانە کە حفزی دینە و هەروەها حفزی نەفس و ماڵ و عەقل و نەسلە کە یەکێک لە مەبەستەکانی شەریعە کە حفزی نەسلە و حفزی وەچەیە زوڕیەتە بەچی دێتە دی دیارە بە پرۆسەی هاوسەرگیری دێتە دی و هەر شتێک کە ببێتە هۆی ئیفساد و تێکدانی ئەو مەبەستە دیارە لە شەرع حرام کراوە و هەروەها لە یاساش قەدەغە کراوە. بۆیە سێرەکەی لە قورئانە ئەڵێ وەلا تەقرەبوا الزینا ئینەه کان فاحیشەة وساء سەبیلا، بۆ چونکە لە چی ئەدا لەوەی کە مەبەست لە تەحقیقی یەکێک لە مەبەستەکانی شەریعەتێکەدا کە ئێمە هەمومان ئەزانین ئەو حاڵەتە کاتێک ڕوو ئەدا لە دادگا کە جاری وایە قەتڵیشی لێ ئەکەوێتەوە و خێزانەکان هەر هەمووی شیرازە و شیرازەی تێکەچێ و دژایەتی کۆمەڵگای لێ ئەکەوێتەوە. بۆیە بەڕاستی زەرورە کە ئەو بابەتە کە بابەتی زەواج و بابەتی نیکاح بەڕاستی لە قورئان ئەگەر ئێمە بگەڕێینەوە سێرەکەی زۆر بە وردی و زۆر بە تەفسیل لە هەر بابەتێکی تر زیاتر وردەکاری باس کراوە. سێرەکە هەر لە سوورەتی نیسا و هەروەها لە سوورەتی ئەحزاب و هەروەها لە سوورەتی تەلاق کە سوورەتێکە یەکێک لە ناوەکانی کە باسی تەلاق هەمووی باس لە وردەکاری و تەفاسیلی ئەم گرێبەستاکە هەر لەوەی کە لە قانونی عێراقیشە هەر لە هەنگاوەکانی ختبە کە پێش هاوسەرگیریە پێش عەقدەکەیە هەمووی بە وردەکاری باس کراوە و ئەو ڕێکارانە چین بگیرێنە بەر و ئەو هۆشیاریانە چین کە پێویستە لەسەر خاتب و مەختوبە کە تیانە هەبێت و دواتر دوایەوەی کە ئەرک و بەرپرسیارەتی هەر یەک لە ژن و پیاو دیاری کراوە کاتێک کە ژن و پیاو هۆشیار نەبن بۆ ئەرک و بەرپرسیارەتیان کە زۆر جار
هۆکاری تەلاق لەوەوە سەرچاوەگرێ کە پێشتر تەسقیف نەکراون ئەو دوو کەسەوە نازانن کە ئەوانە چنە ژیانێکی ترەوە و ژیانێکی جیاواز لەوەی کە پێشتر هەیە. هەر بۆیە بەڕاستی شریعەتی ئیسلامی شریعەتێکی واقعیە، شریعەتێکی میسالی نییە. بۆیە کاتێک کە پرۆسی هاوسەرگیری حەڵاڵ کردووە ئەزانێن لە پیا و لە ژنە غەریزەیەکە بە ناوی غەریزەی جنسی، بۆیە هاتووە دەرگاکانی حەڵاڵی کردوێتەوە بۆ ئەوەی لەو جانیبەوە ئەو مەبەستە بێتە دی و ئەم غەریزەیەش لە شوێنی خۆیان دابمرکێتەوە سەرف بکرێت. و کاتێک کە بەعزێک لە شەرائع وەکو مەسیحیەت یان یاسای تر کاتێک کە هاتوون فەرەزەن تەلاقیان قەدەغە کردووە حرام کردووە، سەیرەکەی کە یاسایەکە لەگەڵ واقعی ئینسانە نابونجێ بۆ، چونکە جاری وایە کە کێشەیەک ڕوو ئەدا لە پرۆسی هاوسەرگیریە، ئەم کێشەیە قابل نییە بۆ حەڵ، قابل نییە بۆ چارەسەر. جاری وایە ئەم پیاوە ئەم ژنەی بەدڵ نییە، هەر لەبەر هەروە کارێک لەوانە خۆی باسی نەکە، یا ژنەکە پیاوەکەی بەدڵ نییە و زۆر جار کێشەکان لە دوای پرۆسی هاوسەرگیری ڕوو ئەدەن. ئەو کات چی بکەی لەم پرۆسی هاوسەرگیریە کە تەحقیقی یەکێک لە مەقاصدی شەریعە ناکە و مەوەدە و ڕەحمە کە یەکێکە لە مەبەستەکانی زەواج وجعل بینەکم مەوەدەتە و ڕەحمە، لێرە بە کۆتایی بهێنرێ بە عەقدێکی زەواج کە ئەو مەبەستە تەحقیق ناکە. بۆیە ئیسلام بەرنامەیەکی واقعیە و شریعەتی ئیسلامیش هاتووە حەڵاڵی کە ئەڵێ ئەبغەض الحەلال إلى الله الطلاقی حەڵاڵ کردووە بۆ کۆتایی هێنان بە گرێبەستێک کە سەکەن و مەوەدە و ڕەحمە تەحقیق ناکە. بۆیە کاتێک کە زەواجی مەسیحی کە تەلاقی حرام کردووە، بۆیە سێرەکەی خەڵک زەواجی مەسیحی ناکەوە، چە زەواجی مەدەنیەکە بۆ ئەوەی هەردوو لایانی عەقدەکە هەردوو لایانی گرێبەستەکە بتوانن ئازادانە و گرێبەستە هەڵوەشێنن. بەڵام سێرەکەی ئیسلام لە یەک کاتە گرێبەستی هاوسەرێتی گرێبەستێکی مقەدەسە و ئەخەذنا منکم میثاقا غەلیظا کە یەکێک لەو گرێبەستانە کە لە قورئان بە میثاقا غەلیظا ناوبراوە گرێبەستی هاوسەرگیریە. وەیە سێرەکەی کاتێک کە مامۆستایەکی ئاینی زانایەکی ئاینی دانیشێ بەعزێک ئامۆژگاری پڕوکشەکەکە و شایەتومانیان پێیانێ و مەوعزەیەکیانەکەوە دواتریش گرێبەستێکی مەدەنیشە. هەر کاتێک ژن سەیری کرد کە ئەم پیاوە کەڵکی ناخواوە زەرەری پێگەێنێ و زیانی پێگەێنێ، هەر لە قانونی خوا شەخسی عێراقی لە مادەی 40 کە دواتر باسی ئەەکەین، ئەوەیە کە ئەتوانێت داوا بکاتەوە کە داوای جیابوونەوە لەسەر ئەساسی زەرەر و زیان لەم پیاوە جیا ببێتەوە. و هەروەها پیاویش بە هەمان شێوە کاتێک کە زانی کێشەیەکە و قابل نییە بۆ حەل بە هەمان شێوەش داوای جیابوونەوەیان داوای تەلاق بگرێتەوە. باش ئەم پێشەکیە باس لە هۆکارەکانی تەلاق بەگشتیە کە بۆ دواتر لە یاسای عێراقیە بە تایبەت لە خزمەتانە باسی ئەەکەین. دیارە من یەکەم هۆکار بەپێی ئەولەویەت بەلای منەوە و گرنگی لێرە دامڕشتووە بە قەناعەتی خۆم، تاوان لەوانەیە هەرێکە قەناعەتێکی هەبێت نەبوون یان لاوازی هۆشیاری شەرعی و یاسایی کۆمەڵایەتی و دەرونی لەلای هەردوو هاوسەر کە زۆر جار بەڕاستی بۆ نمونە لە یاسا و هەروەها لە شەریعەتیشە کۆمەڵێک ڕێکار، کۆمەڵێک خەتەوات، کۆمەڵێک هەنگاو دانراوە پێش ئەوەی دەست ببەی بۆ تەلاق تۆ ئەوانە بگیرێنە بەر. بۆ نمونە هەر لە قورئانەکە لەو ئاەتەی کە باس لە فعظوهن واهجروهن في المضاجع واضربوهن ئەنجا قۆناغی دوایەوە فبعثوا حكما من أهله وحكما من أهلها إن يريد إصلاحا يوفق الله بينهما. زۆرێک لەوانەی کە خۆی بە دیندارە زانم خەتەواتانە ناگرێتە بەر، حتا زۆر جار ئەو ئاەتە وەضربوهن کردوێتە بیان و ئەدا لە ئافرەتێک کە ئەو ئافرەتە لەوانەیە بۆ ڕیز و زەرا بشە، نەک ئافرەتێک کە لێرە باس لە سیفەتەکەیەکە، باس لەوە ناکە کە بدرێ لە ئافرەت، باس لە نشوزەکە لە پیاوە هەیە وئین امرأة خافت من بعلها نشوزا أو إعراضا. جارە پیاو ناشیزە، جار وایە ژن ناشیزە و لە هیچ شتێکە خوا ئیزنی نەداوە ئەو ڕێگایە بگیرێتە بەر، تەنها لێرە نەبێت کە ئەویش دیارە من ناچمە و تەفاسیلەوە، ئەویش تەنها لەبەرەوەی کە ئوسرەتێک نەچێت، چونکە ئوسرەتێک بچێکێک لە مەقاصدی شەریعە تێکەچێوە لێرە ئەمایەتە بۆ ئەبێن بە تەنها ژن و پیاو پێی بزانن، نەک کە لە قورئان هاتووە لە هەموو مەحافیل و لە هەموو شوێنەکانە باس بکرێن. ئەگەر پیاوەکە زانی دەست بە بۆ ئەم شتە ئەو مەقسەدە لە بابی ئەهوەن الضەرەرەینە و تەحملی ئەهوەن المەفسەدەتەینە، نەک لە بابی ئەوەی کە هەر کەسێک ئەڵسێ و دا لە ئافرەت. نەخێر، ئەگەر پیاو ئەم
شێوازار وەکو لە تەعەدودیش کە زۆر جار شروتی تەعەدود لە یەکێکان نییە ناتوانێت یەک ژن بەخێوکاتێ سێ ژن هەیە لە قورئانە بەعزە دادپەروەری کراوە تۆ جارێ ناتوانانی دادپەروەریت نابێت دەست ببەی بۆ ئەوە بۆ چونکە دوای ئەوە لەوانێت تەلاق ڕوو بداوە لەمەشیان جاری وایە کە ئەم کەسە حتا پێنج سەڵەم یەکێک هاتوۆتە خوازبێنی ئافرەتێک وتوێتی شوو بە کامیان کە وتوێتی ئەمە لە ژنەدا شووی پێ نەکرد یعنی دیارە لێرە لە ژندان عیبەیە بەڵام لێرە کە قورئانی شارەتیشی پێ کردووە دیارە ئەم ضەربە ضەربێکی تایبەتەوە ضەربێکە بۆ پاراستنی ئەم کیانەیە کە یەکێک لە مەقاصدی شەریعەت تەحقیقەکەوە بۆ هەموو ئافرەتێکیش نییە ئەوە بابەتێکی ترم زۆر ناچمە تەفاسیل و لێرە بەڕاستی کاتێک کە ئەو ڕێکارانە ناگیرێنە بەر کە لە شەرع دیاری کراوە چ لە بابی تەعەدود کە زۆر جار دەبێتە هۆی تەلاق و لە بابی ئەم ئایەتانش کە زۆر جار ئەکرێنە زەریعە بۆ ئەوەی تونوتیژی بەکارهێنرێ بەرامبەر بە ئافرەت و زۆر جار ئەبێتە کێشەوە ئەبێتە داوا و پیاوەکە تەوقیف ئەکرێن لەلایەن دادگای تونوتیژی خەزانیەوە زۆر جار پیاوێکیش لە عورف و لە دابوونەریتی کۆمەڵایەتی ئەمە کە تەوقیفی ئەکەی ژنە زۆر جار لای ئێمە کە لە دادگا هاتووە پەشیمانیش ئەبێتەوە کە هەموو ئەوە نازانن کە پارێزەرن یان دادوەرن ئیشیان کردووە ژنەکە پەشیمان ئەبێتەوە لە داواکەش وازەیانێ پیاوەکە لە تازە نامەوێت تازە من تەوقیف بووم حەیان چوو لەناو خەڵکە تانەی لێ ئەدرێ لە ئەخیرە لە معالەجەکانە باسم کردووە دادوەری دادگای تونوتیژی خێزانێ بە کەسێکی زۆر پسپۆر و کەسێک لە شارەزا بێ لە بابەتی دەرونی و بابەتی کۆمەڵایەتی و نابێ هەموو کەسێک دادوەری دادگای تونوتیژی خێزانی بێ چونکە ئەم دادگایە زیاترە بێ دادگایەکی ئیسلاحی بێ نەک دادگایەک بێ وەکو دادگای سزایی خەڵک تەوقیفکا و گوێ لەوە نەدا کە چی ڕوو ئەدا و چی ڕوو نادەوە ئەبێ داواکاری گشتیش بەڕاستی لەم دادگایە ڕۆڵی هەبێ هەروەها لایەنی ئابووری بەڕاستی یەکێک لەو کێشانەی کە زۆر جار ڕوو ئەدەن لایەنی ئابووریە گەنجەکە ژنە یانە لە قاتی سەرەوە مایشەتەکە بە پێی یاسا ژن مافی ئەوەیە کە خانوویەکی جای هەبێت هەسکەلێکی شەرعی سەربەخۆ و مستەقلی هەبێت دەیت تۆ کە لە خانووی ماڵی باوکت دای ئەنەی و ئەم ژنە سەربەخۆ نییە زۆر جار باوک و دای کەس و کار شروتی خۆیان ئیملاعاتیان کاتێک بە گوێیان ناکەی بەسیترین کێشە دەردکەن لە ماڵ ئیتر ئەو کاتە ئەم پیاوە ناتوانێت ئەم ژنە بەخێوکە چونکە لەوانەیە کرێخانەکەشی بۆ نەدرێت ئیتر دوای ئەوە لەوێەوە تۆزە کێشەی تەلاق ڕووەدا بۆیە بەڕاستی حتا لە فەرمودەش هاتووە زۆر جار من خەڵگات و گلەی کردو توێتی وەڵا پیاوەکەم ژنی هێناوەتە سەرمە و ناتوانێت خەرجی من بکێشێت دەی ئەگەر لە ژنی یەکەمیش ئەڵێ من استطاع منكم الباءة فليتزوج ئەگەر توانای هەبوو ژنێک بەخێوکە با ژن بهێنێ ئەگەر نەیتوانی با نەیهێنێ یان لە آياتك ترى وليستعفف الذين لا يجدون نكاحا حتى يغنيهم الله من فضله ئەوانەی کە ناتوانن پرۆسەی هاوسەرگیری بکەن با ئیستیعفاف بکەن خۆیان بگرنەوە لەوەی کە ئیتر بە ڕۆژوو ئەبن بە هەر شێوەیە کە دەست نەبن بۆ حەرەم تا خوا دەرگایەکیان لێ ئەکاتەوە نەک ئەم دوو فلسینیەوە چێ وەڵا ژنی دووهەمە کاکە ژنی دووهەم ئەبێت تۆ توانای داراییت هەبێ ژنی یەکەمیش ئەبێت توانای ئابووریت هەبێ بۆ چونکە دوایی بیر لەوە ناکاتەوە کە مناڵ لەدایکە بێ کاکە مناڵ مەسڕەفی هەیە تۆ تا کاتێک ڕەبەنی تو کاتێککە هیچ ئەرکو بەرپرسیارەتی لەسەر شانێ لەوانەیە 10,000 لە باخەڵتە بێ هەفتەیەک سەرفی نەکەی بەڵام کاتێک مناڵ لەدایکە بێ شیریە بێ بۆ پسێنی کە دوای ئەوە مەسئولیات دێتە پێشەوە وەیە بەڕاستی لایەنی ئابووری کە حکوومەتیش لەم جانیبەوە کە زۆر مقەسیرە کاتێک کە گرفتێکی عامی دروست کردووە کە موچە لە خەڵک ئەبڕێ و هەروەها هاوکاری و حەوافز نییە بۆ گەنجەکە چێتە ناو پرۆسەی هاوسەرگیریەوە کە هەر لە قورئانە بەعزێک جار کاتێک کە کێشەیەکی کۆمەڵایەتی هەیە ئەرکی حکوومەتە و ئەرکی دەستگا خێرخوازیەکانە کە ئەبێت دەستی کوڕان و کچان بگرن ئەگەر زانیان کێشەی کۆمەڵایەتی ئەکەوێتەوە وەکو ئەمڕۆکە لە عێراقە ڕاستی من بازێک ئامارم بینی ئەم شەو هەر ئینسان لێ ترسیانی لە ساڵی 2019 لە عێراق 7,000 حاڵەت بێجگە هەرێمی کردو 7,000 حاڵەتی تەلاق ڕوویدا یعنی يعني ئامارانە بەڕاستی زۆر مەترسیدارن لێ ئەمانە کی کێشەکانیان چارەسەرەکە کێ مەشاکلەکانیان چارەسەرەکە کە زۆر جار کێشەی ئەخلاقی لێ ئەکەوێتەوە ئەمما ئەسماوانە بەڕاستی تەفاسیل و وردەکاری زۆری بۆ من کاتەکەم بەشم بکە یەکێکی تر لە دەستوەردانی کەسوکاری ژنونێر لە ژیانی هاوسەرەتی یەکێکی ترە لەو ئەسبابانە کە حتا جاری وایە بۆ من کێشەی وایە تۆ تەلام باوکی کچەکە ڕەشەی کوشتنی کردووە لە کوڕەکەیەکە کە کچەکەم تەلاق نەدەی
ئەتکوژن یعنی زۆر جار ئەو دەستوەردانانە گاتە ئەو حاڵەتە یعنی یەکێکی تر ناشایستەی کوڕ و کچ پێشەوەی بچنە ژیانی هاوسەرێتیەوە ئیتر هەر لەوەی کە تەمەنیان کەمەوە ئەزموونیان نییەوە خولی ڕایەنان و شایستەیش نییە یەکێکی تر خراپ بەکارهێنانی تەکنۆلۆژیا بەڕاستی ئەنتەرنێت و سۆشیال میدیا یعنی هەر زۆر زۆر زیادی کردو من ئێستا خۆم لە سلێمانیم بەڕاستی ئەو داوایانەی کە دێتە بەردەستمان زۆربەی هەرە زۆری ئەوانە ئافرەتە هاتووە لە سۆشیال میدیاوە لە فەیسبووک عیلاقەیە لەگەڵ پیاوێک و وێنەی خۆی بۆ ئەنێرە دوای مێردەکەی کەشف ئەبێ یا پیاوە عیلاقەیە لەگەڵ ئافرەتێک و کەشف ئەبێ دوایەوە سەری لە تەڵاقەوە دەرەچێت لەبەرەوە بەڕاستی ئەمە ڕاستە ئەمە زینای زەوجیمانێ بەڵام ئەمە خیانەی زەوجی و ناپاکی زەوجیە کە لە دەرەوەی عیلاقەی زەوجی ژنێک عیلاقەی لەگەڵ پیاوێکە هەبێ پیاوێک عیلاقەی لەگەڵ ژنە هەبێ و ڕەسمی ڕوت و نیمچە ڕوتی خۆیان ئەنێرن بۆ خەڵکی تر ئەمە دوای کە کەشف ئەبێ بەڕاستی سەری لە تەڵاقەوە دەرەچێت یەکێکی تر لە ئەسبابەکان ئەوە بەکارهێنانی تونوتیژی لەلایەن پیاوانەوە وەکو باسم کرد حتا دینداریشە کە زۆر جار کاتێک کە بعضێک استفتاءات کراوە حتا ئەوانەی کە ملتەزمیش بە دینەوە تونوتیژی بەکارهێنن بۆ چونکە بە نەزەری قەناعەتی پێێتی یەکێکی تر باسی مافی ئافرەتەکە یەکێکی تر باسی مرۆڤەکە بەڵام بە عەمەلی سەیرەکەی لە ماڵەوە وان نییە بەو شێوەیە نییە وێ مەرج نییە کاتێک کە کەسێک بە نەزەری باوەڕی بە شتێکە بوو بە عەمەلیش جێبەجێی بکە بۆیە کابرایەکی مەسری ڕۆژێکیان وتی کاکە وەڵڵای ئێمە ڕاستە قات و چاکەت و ڕیباتەکەی نەبەر بەڵام هەر ئەبوو جەلەبیەی کە چینە ماڵەوە ئەبینە ئەبوو جەلەبی ئەمینەکایەوە قۆڵێکی دژداشە پانەکە وتی لە ماڵەوە ئاوا تەسەڕوفاتەکەی وێ بەڕاستی زۆر جار ڕاستە وازعی دینی ئەبێتە هۆکارێک بۆ ئەوەی کە ئینسان لەگەڵ ژنان و پیاوانە ژن لەگەڵ پیاوە باش بێەوە پیاو لەگەڵ ژنا باش بێەوە ئەرکی خۆی بزانێ بەڵام ڕاستی بە عەمەلی شتێکی ترە و هەروە کەم تەرخەمی دادگاکان بەڕاستی ئەو ڕێکارانەی کە دانراون زۆر دادوەر هەیە زۆر شلگیرە زۆر جار کاتێک کە تعدد بۆ نمونە تعددی زەوجات ئەبێ داواکاری گشتی و داوا ببی نایخەنە بەردەستی ئەبێ توێژەری کۆمەڵایەتی ئەو کەیسە ببینێ نایخەنە بەردەستی یەکسەر لێرەش ئەوەندە قیود و ئەوانە دروست کراوەی تەبان خەڵکیش قەزای اتحادیمان هەیە لەوێەوە لێرەوە محکەمەی تەمیزی هەرێمی کوردستانیدان بەو گرێبەستانە ئەنێکە لە خوار کراوە چونکە ئێمە یەک حکوومەتێکی اتحادی تۆ ناتوانێت ئیتراف بە قانونی ئەوێ نەکەی لێرەوە ڕێگە چێ بۆ جەلەولا چێ بۆ خانەقینە چێ بۆ کەرکووک قەرەتەپە ڕێک لەوێەوە یەکسەر گرێبەستێکی بۆ ئەکەن بەبێەوەی هیچ لەو ڕێکارانە کە دانراوە بگیرێنە لەبەرەوە زۆر جار ئەو زەواجانە هەمووی سەری لە تەڵاتەوە دەرەچێت یەکێکی تر ئەوە دادگای تونوتیژی خێزانی بەڕاستی و یاساکەش پێویستی بە هەموارکردنەوە هەیە و ئەو دادوەرانەش نابێ هەموو دادوەرێک لە یاسای تونوتیژی خێزانی دابنرێت هۆکارەکانی جیابوونەوە لە یاسای باری کەسی کاتم ماوە ئای باشە یەکێک لەوانە بەڕاستی ئێمە مادەی چل باس لە زەرەرەکە لە هەردوو لایەنی گرێبەستی هاوسەرگیری ئەگەر لایەنێکیان زەرەری بەوە کە گەیاند ئەتوانێت داوای جیابوونەوە بکەوە بۆ نمونە چەند نمونەیەکی هێناوەتەوە لێ ممارەسەت القمار في بيت الزوجية يان مدمن بلسر مخدرات يان لسر مادة هوشبركان ده يان مسكرات به أو بوهي دعوة بكاتا وقر بتقرير الجنيك الطبي إثبات به وهروها خلاف الزوجي معنى خلاف الشقاق كمادة تشلوية كإيش بقى شوى أو كاتني من يستباسي بكم طبعا أما أوري كارانك محكمة بإثباتك كخلاف الشقاق كأجر خلاف الشقاق أبو حكم داء ري ودواء أو محكمة أجر فان ريقنا كوتر خوي حكم دانا وحكم السيام دانا ودواء أو محكمة أشيب وطلاق نقهر يكسر دعواك كراية ويكسر محكمة أو چونك طلاق براسي هناك ناچارية علاجك ناچارية بتريوسي تيا بكري وأبي بأساني أو بريارة ندري وهروها لمادەی 42 تقریبا 9 هۆکار باس کراوە کە ژن بۆی هەیە داوای جیابوونەوە بکەم کاتەکەم بەشم ناکە یەکێک لەوانە لە دەرەوەی دادگا ژنایەنەتە سەری بەپیان بەبێ ڕەزامەندی دادوەر ئەوەش یەکێکە لە هۆکارەکان یەکێکتر لەوانە فەرەزەن نەخۆشە بە نەخۆشینێکی نەفسیان عوزوی طبعا هەوێ بە ڕاپۆرتی پزیشکی ژنەیەکی پسپۆر بسەلمێنرێ و هەروەها ئەگەر نەزۆک بێ
عقمی هەبێ ئەویش بە تەقریری طبی هەبێ ئیسبات بێ ئەگەر خەرجی نەکێشێ بۆ هەیە داوای لەسەر بکاتەوە لە ماوەی 60 ڕۆژ لە تەنفیس ئەگەر نەچوە ژێری بیدا ئەوە بۆی هەیە داوای بکەوە چەند سەبەبێکی تریش من کاتەکەم بەش ناکە لێرە چارەسەرەکان بەڕاستی من یەکەم چارەسەر بەڕاستی کوڕان و کچان وەکو تەجروبەی مالیزی و بینینی خولێک لەلایەن کوڕ و کچەوە پێشەوەی بچنە پرۆسەی هاوسەرگیریەوە ئیتر خولەکە 2 مانگە 15 ڕۆژەمانێکە بۆ ئەوەی فێر بکرێن و موئەهەل بکرێن کە ئەرک و واجباتیان چییە بۆ ئەوەی دواتر تووشی نەبن و تووشی فەشەل نەبن. ئەڵێن لە مالیزیا نسبەی تەلاق لە 137 بووە دوای ئەوەی کەوا ئام ئەزمونەیان بەکارهێناسە نسبەی تەلاق دابەزیوە بۆ لە 107 بۆیە من لە پلەیەکی ئەسبابەکان دیاریم کردووە و هەروەها بەڕاستی لایەنی دارایی لە کاتی ژنهێنانیان جنی یەکەمیان حتا تەعەدودیش بەڕاستی مەرجێکی ئەساسیە بۆ ئەوەی دواتر تووشی کێشەی دارایی نەبێ و حتا لەوانەیە لە بیدایە وەزعی باش بێ بەڵام دوای ئەوە ئێستا کە بەعزێک موچەی بڕاوە یان وەزیفەکەی لە دەستداوە تووشی کێشە بێوە سەری لە تەلاقەوە دەرەچێت بۆیە بەڕاستی ئەرکی دەوڵەتە کە بەدەم ئەو لایەنەوە بێ و هەروەها دادگاکان ئیلزام بکرێن لەلایەن مشرفی قەزائیەوە کاتێک کە دێن هەر ئاوا سێری کەیسەکان نەکەن و ئیمزایەکی لەسەر بکە بەڕاستی هەر دادوەرە کاتێک کە پابەند نابێ زۆر جار شلگیری ئەکا لەوەی کە کچێک کە هێشتا شروعی شوکردنی نییە تەنها لەبەرەوەی تەلیفۆنێکی بۆ کراوە واستەیەکی هەیە لەم شتانە بەڕاستی نابێ دادوەر هینی هەبێ متەساهیل بێ بۆ چونکە ئەو هینە لەوانەیە سەری لە تەلاقەوە دەربچێەوە ئەو ویزر و تاوانەکەی هەڵەگرێ و هەروەها دادگاکانی لێکۆڵینەوەی تونوتیژی خێزانیش بەڕاستی بە قەناعەتی من ئەو لیژنەی ئاشتەواییە کە هەیە بەڕاستی بێ زۆر تەفعیل بکرێ و سوود لە زانایان وەربگیرێەوە لە کەسی ئەکادمیست و ئەوانە وەربگیرێ بۆ ئەوەی بتوانن ئاشتەواییەکە بکەن و هەروەها کەناڵەکانی ڕاگەیاندن بەهۆی ئەو فلیمانەوە کە عەرزەکرێن بەڕاستی ئەفلامێکن زۆر نامۆن بە ئاداب و داب و نەریتی کۆمەڵایەتی ئەمە و زۆر لەو خیانەت زەوجیانەوە هەروەها ئەو ناپاکی و ئەو زینای زەوجیانە هەمووی ئەسبابەکانی ئەو ئەفلامانەیە زۆر بەداخەوە کە بێ ڕقابە بەسەریانەوە هەبێ و هەروەها بەدەمەوەبوونی دەوڵەت بۆ چارەسەرکردنی کێشەی هەژاری و چاکردنی ژیانی خەڵکی و من لە کۆتاییە زۆر سپاسی گوێگرتتان نەکەم. ئەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.